هەڵبەتە ئەم پرۆژەیە بریتیە لە درێژە پێدەری ئەو هەنگاوەی کە هونەرمەند ئەحمەد جۆڵا جێبەجێ کردووە کە پرۆژەی هەنگاوی ڕێزە. ئێمەش ئەمڕۆ لە زانکۆی هەڵەبجە بە ناوی پرۆژەی هەمومان میوانی یەکترین ڕێز دەنین لە خوێندکارانی زانکۆمان لەو خوێندکارانەی کە دەسەڵاتێکی مامناوەند و دەسەڵاتێکی مادی زۆر باشیان نییە. ئەمەش لە ڕێگەی ئەوەی کە بتوانین لەسەر سفرەی نان خواردنی زانکۆمان لەسەر سفرەی نان خواردنی فەرمانبەران و مامۆستایان و خوێندکارانی زانکۆمان هەمومان وەکو یەک بین و جیاوازیەک دروست نەکرێت. ئەمەش لە ڕێگەی ئەوەی کە هەر بە ڕێزێک هەر مامۆستایەک هەر فەرمانبەرێک هەر ڕێکخرا و کەسایەتیەکی دەوڵەمەند دەیەوێت دەتوانێت بەشداری تێدا بکە ئەویش بە دابینکردنی بلیتی چەندین نەفەر خواردن و هەر خوێندکارێک دواتر بیەوێت بێت ئەگەر مەبەستی بێت دەتوانێت لەسەر تکتێک لەو تکتانە هەڵگرێت و وەکو ژەمەنان خواردنی ئەو ڕۆژەی خۆی لە جارێک لە دوو جار لە زیاترە کە لە زانکۆ دەمێنێتەوە سوودی لێ ببینێت. داواکارین لە هەموو کەسێکە توانایەکی هەبێت ئیمکانیەتێکی هەبێ ئیمکانیەتەکە لەوانەیە محەددیش بێ بەڵام هاوکاریەکی بچووکیش بێ ئێمە ئەتوانین خزمەتی خوێندکاران بکەین. داواکارم لە هەموو کەسێک ئەو کەسانی کە لە توانایانە هەیە هاوکاریەکانیشیان بە بڕێکی کەمیش بێ هاوکاریەکانیان بگەین بۆم پرۆژەوە دەستخۆشیان لێکم کارێکی زۆر باشە زۆر سپاسیانەکەین. خوێندکاری زۆرمانێکە لەسەر ئەو بابەتەن کە هاوکاری پێویستیان بە هاوکاری مادیە. بەڕاستی ینی هەندێک خوێندکار هەیە کە لە ناو زانکۆوە لەوانەیە پارەی هاتوچۆیشی پێنەبێت بۆ شارەکەی خۆی لەوانەیە پارەی داخلیشی پێنەبێ هاتوچۆی. ئێمە خوێندکارێکی زۆرێ لەو بابەتەوە ئەم پرۆژەیش ئەتوانین بڵین بە بەشێکی کەمیش بێتوانێت بەشێک لە پێویستەکانی و خوێندکارانە دابیم کات و پێویستەکانیان پڕکاتەوە. وەکو خوێندکاران داواکاری لە هەموو فەرمانبەرانی بەڕێزی زانکۆی هەڵەبجە و لە ئەو کەسانێکی کە لە توانایانەیە برە و دەم بەم پرۆژەیەوە هاوکارێکی زیاتر بە خوێندکاران بکەن.